چیرۆکەکانی سلێمان هەڵشۆیی کۆتاییان پێ نایە. دوایین شت لە چەند ڕۆژی ڕابردووە ئێوە لە سوۆسیال میدیا بینیتان کە نازانم ئەگەر دەرەکەوێت لە هیچ شوێنێک ناوی ئەو کتێبە یاخود ئەو پەرتوکەی کە لە ئەوە تا ئەمە پەرتوکەکەی جا نەوەڵا ئەمە هینەکەی ئۆکەی با من هەر هەستمە سەر پێ هەر چۆنێ بێ قسە بۆ ئەم کامێرایەکەم زۆر باشە. ئەمە هەواڵێکە کە هاوکارمان راوچی حەسەن ئامادەی کردو ڕاوچی وەرە با بزانین بابەتەکە چییە. ئەمە یەک تۆز پشنە خواردتر هاوکارانم پشنە خواردتر ئەو لاپەڕێمان پیشان بن کە باسی ئەوەی تیاکرێ کە ئەم مامۆستا ئایینیە هاوکاری دارایی وەرگرتووە لە سلێمان هەڵشۆیی بۆ تەبعکردنی کتێبەکەی. یەک تۆ سەریعتر پشنە خواردتر لاپەڕی ئەوە تا بڕۆن لاپەڕی یەکەمی کتێبەکە بێ ئەمە تا ئەم شتە لە سوۆسیال میدیایە بڵاو بووە. ئەڵێ سوپاسنامە بۆ بەڕێزان کاک سلێمان هەڵشۆیی کە ئەرکی تێچووی ئەم کتێبەی گرتە ئەستۆی خۆی خوددا پاداشتی نەبراوەی بەڕێزیان باتەوە. ئەمە هەموو کەس لە سوۆسیال میدیا بینی بەڵام خەڵک یا لایکێکی کرد یا کۆمنتێکی کرد یا شەیری کرد یا نردی بۆ هاوڕێکەکەی. بەڵام راوچی حەسەن بە دوای بابەتەکە یاچوو ڕاوچی بەخێر بێ. زۆر سپاس کاک بێسن. تۆ ئەو مامۆستا ئایینیە دۆزیەوە. بەڵێ من شەوی ڕابردوو لەگەڵ ئەو مامۆستا ئایینیە قسەم کرد. ئەو مامۆستا ئیسماعیل تۆسوورانی پێ دەڵێن دیارە بەر لەوەی کە سلێمان هەڵشۆیی مایە پوچبوونی خۆی ڕابگەێنێ لە 2012 ساڵی ڕابردوو ئەم سلێمان هەڵشۆیی ئەچێتە لای مامۆستا ئیسماعیل تۆسوورانی ئەزانێت کە بە تەمای ئەوەیە کتێبێک چاپ بکات کتێبێکی ئایینی و بڵاوی بکاتەوە دەچێت بۆ ماڵی مامۆستا ئیسماعیل و بە مامۆستا ئیسماعیل دەڵێ من تێچووی ئەم کتێبەت لە ئەستۆ دەگرم و دەمهەوێت لەسەر ئەرکی من ئەم کتێبە بڵاو بکرێتەوە. بە خۆشحاڵیەوە مامۆستا ئیسماعیل کە دوێنێ شۆ قسەم لەگەڵا کرد وتی خێر هەر خێرە هەر کەسێک کە خێر بکات من ئامادەم کە خێرەکەی لە کاتێکدا کە ئەو وەک خۆشی وتی من پێشتر چەند جارێک خەڵکم ئاگدار کردوێتەوە لەسەرەوەی کە مامەڵەکەی سلێمان هەڵشۆیی حرامە. تێگەم باشە ئەی پرسیارێک چەند پارەی وەرگرتووە ئەم مامۆستا ئایینیە بۆ تەبعکردنی ئەو کتێبە؟ بێگومان پرسیاری ئەوەشم لە مامۆستا ئیسماعیل کرد دیارە 2000 دۆلاری لە ئیسماعیل هەڵشۆیی وەرگرتووە بەڵام وەک خۆی ئاماژەی پێکرد کە ئەم 20,000 سلێمان هەڵشۆیی سلێمان هەڵشۆیی ئەم 2000 دۆلارە بەڵام بەشی چاپی کتێبەکەی نەکردووە چونکە زیاتر لە 500 کتابی لە ئەم بەرهەمەی خۆی چاپ کردووە کە ئەم جارە لە بازاردا بڵاو بۆتەوە وەک دەمێ ئاماژەش بۆ بکەم ئەم کتێبە لەبەرەوەی کە ئەم سوپاس و پێزاینە سلێمان هەڵشۆیی کراوە لە بازاردا زۆر بڵاو کراوەتەوە بە تایبەتی بەرگی کتێبەکەی مامۆستا و لە بازاڕیشدا قسەم لەگەڵ یەکێک لە کتێب فرۆشەکانی قەڵاتجێ کرد دەڵێ زۆرترین فرۆشراوی کتێبمان کتێبەکەی مامۆستا ئیسماعیل تۆسوورانیە. تێگەم زۆر باشە. دوایین شت وا بزانم 2000 داوە بەم مامۆسایە بەڵام لەگەڵ ئەو 2000ەیە عەقڵ و دڵی کوڕەکەی لەگەڵ خۆیان بردووە ڕازی کردووە کە چەندێک پارەی اینجا ئەوەی کە سێرە لێرەدا مامۆستا بۆ خۆی 2000 دۆلاری لێ وەرگرتووە لە سلێمان هەڵشۆیی بەڵام ئەو کاتەی کە پارەکەی لێ وەرگرتووە کوڕەکەی مامۆستا ئیسماعیل تۆسوورانی هەرچەندە باوکی زۆر باسیەوە کرد کە من بە کوڕەکەی وتووە کە نابێ ئەم جۆرە ماوەڵەیە بکەی لەبەرەوەی خەڵکێکی زۆر لەم بینەیە تێدا چوونە بەڵام کوڕەکەی هەرواز لەوە نایەنێ خۆی وەسایی تەختەودار بووە کوڕەکەی بەڵام بینیوێتی کرێکارەکانی خۆی مامەڵیان لەگە سلێمان هەڵشۆیی کرد بوونەتە خاوەنی سارەی باش و ئەمانە ئەمیش بڕی 11,000 دۆلاری داوەتە سلێمان هەڵشۆیی بەڵام تاوەکو ئێستا 1 دیناری وەرنەگرتێتەوە 9,000 کەواتە مایەکان یەک شت ئێستا لەگەڵ بەڕێوبەری گوتەبێژی پۆلیسی دارێ ڕاپەڕین قسەم کرد لەبارەی دوایین ئەپدەیتی سلێمان هەڵشۆیی ئێستا ژمارەی دەستگیرکراوان لەسەر کەیسەکەی سلێمان هەڵشۆیی ئەوانەی کە تۆمەتبارن گەیشتووە تا 41 کەس لە ڕانیە دەستگیرکراون بە تۆمەتی ئەوەی کە بازرگانیان بە تۆمەتی ئەوەی کە لەگەڵ سلێمان هەڵشۆیی مامەڵیان لەگەڵ خەڵک دۆ پاران نەداون. ئۆکەی ئەو کەسانە بوون کە لەگەڵ ئەما بوون. بەڵێ زۆر باشە. زۆر سوپاسی هەموو بینەرانی خۆشەویستەکەین دەست خۆش ڕاوچی سبەی بەیانی کاژەر هەشتی ڕێک جارێکی دیکە من لێرابم بە ئومێدیەوەی کە ئێوەش ببینمەوە مقەدەر نەبێ ئینشەڵڵا کاتێکی خۆش دەست خۆش.